ڕیوایەتێکتان بۆ گێڕمە زۆر نزیک ساحەبەکەشی زیندوو ڕەنگە زۆرتان مەلا جەمیلتان بینی بێ لە تەلەڤیزیۆنی یەکگرتو مەلا جەمیل کە ئیمام خەتیبیشە مامۆستای مسابقە قورئانیەکەشە جەمەدانی لەسەریە بەستی ئەم مامۆستا بەڕێزە کاتی خۆی هەردوو چاوی ساغ بوو بەخوا قەسەم ئەم ڕیوایەتەش کە ئیجێڕمە من ئەوە 25 ساڵە دوو کەلیمە و نیوەم لەگەڵی نەوتووە 25 ساڵە بێ بەڵام خۆشیشمێ لەبەر خاتری خوای پەروەردگار زۆریشم خۆشە ئەم مامۆستا جەمیلە بەڕێزە کاتی خۆی داعیەکی زۆر چست و چالاک و ڕێک و پێک بوو چاوی ساغ بوو لە هەولێرە خەریکی داوە بوو ساڵی 71 بوو ئەگەڕا بوو ئەم بانگەوازە خوایە دوایی ئەوەندەی کە پارەی پیا کرد هەی بوو ئەڕۆیشت هەتاوەکو بە حەرگە و ئەوانش قوشتەپە و بە حەرگە و ئەو ئەترافی هەولێرەش لەوێ داوایە کرد تازە تەعین بوو بە مامۆستا ئەلحەمدوللا ژیانێکی باشی شەژی بەڵام هەتا بڵێ خواناس و سادق و سەرڕاست چاوی چۆنین وای لێ هات سبحان الله وتی لەسەر ئەو دەست بم عیب نەبێ هەر کاتێکم زانی هەردوو چاوم چۆر بەبێ هیچ شتێ هەستامەوە و هاتمە دەرێ بانگی خێزانەکەم کردوتم ژنەوەرە دەستم ڕاکێشە وەڵاهی هەردوو چاوم چۆر ئیتر هەر چۆنێ بوو بردمیەوە ژوورەوە و تەواو هەردوو چاوم لە دەستدا ئەڵێ باوکم زۆری خەم بوو زۆری هەوڵدا فەقیریش بووین پارەی عەمەلیاتیش نەبوو بەڵام پیاوچاکێ پێی وتی بۆ عەریزەیەک نادەی بە یەکێتی مامۆستایان خۆم بەڕێزەش مامۆستا بوو بەڵکو ئەوان بتوانن پارەی عەمەلیاتەکەت بدەنە بیبەی بۆ مەدینە طب بۆ بەغدا ئەڵێ باوکیشم پێمی وتی شتێکی ئاوا بکەم باش وتم باش بیکە بەڵام سبحان الله لەگەڵ ئەم کوێریەشیا کە چاوەکانیشی بزر کردووە داوە و بەلاغی خۆی نەوەستا لەگەڵم خێزانە ساڵحەی خۆیە هەم ئەفرەتە چاکەی کە خێزانێت ئەڵێ باوکم ڕۆیشت و عەریزەکەی دا و یەکێتی مامۆستایان تەکالیفی مەسروفەکەیان خستە سەر شانی خۆیان و منیان برد بە بەغدا چوینە مەسەی مەدینە طب مەشهور بوو طبعا ئەو کاتە زۆر ڕاقی بوو ئەڵێ منیان لەوێ لە ڕدهەیەکا خەواندبوو لەژێر عەمەلیات و عیلاجا بوو باوکیشم بە دیارمەوە لەکوێ باسەکەم لە بەغدا باسی چێەکەم مەلا جەمیل زیندووە ئێستا ئەلحەمدوللا ئەڵێ باوکم ڕۆژێکیان جومعە بوو وتی کوڕم بچم بۆ نوێژ وتم بڕۆ بابە بڕۆ هەڵە باوکم چوە خوارەوە ئەیزانی لەکوێ سوار بێ بچێ بۆ نوێژ چوە مۆقیفی پاسەکە وەستە هەر ئینتیزاری کرد جارەوە پاس نەهات دوای کابرایەک هات لە تەنیشتیەوە دانیشت ئەویش هەر ئینتیزارەکە وەکو ئەو خەڵکەی ترکە لەوێ پاسێک هات و خەڵک ئەوەی نەفەری خۆیەتی سوار بوون و ئەم پیاوەش لە تەنیشتی ئەم هەر دانیشتبوو وتی دوای پێی وتم کابرای تەنیشتم پێی وتم وتی تخوا خاڵە ئاگات ئەلەم زەرفە بێ ئێستا دێمەوە ئەم زەرف شتێکی لەلام داناوتی ئەم زەرفەت لەلا بێت تخوا ئێستا دێمەوە کابرا ڕۆیشت و هەر نەهاتەوە پاسەکەی منیش هات ئەی خوایە خۆ ناکرێ من ئەمانەتی کابرا بەجێ بێڵم لێرە ناشکرێ بیبەم لەگەڵ خۆ ئەگەرە ڕۆم ئەی بۆچەی بەجێ بێڵ کەسیشی لێ نییە مەحەتەکە لەبەر ئینتیزارم کردتم بەڵکو تا پاسی دواییتر دێتەوە ئەمیش بێتەوە پاسی دواییتریش هاتەوە کابرا هەر نەهات نوێژەکەم هەمووی چوو وەختەکەی ڕۆی وتم بگەڕێمەوە بەلای کوڕەکەی خۆم ئەڵێ گەڕامەوە هەر لە دەرگاوە پێم وتم وەڵا کوڕم نوێژەکەشم چوو نوێژەکەشم نەکرد و کابرا ئەم زەرفەی لەلام دانا وتی ئەمەت لەلا بێت تاکو دێمەوە کەچی هەر نهاتەوە منیش نوێژەکەم بۆ نەکرا مەلا جەمیل ئەڵێ پێم وتم بابە بیکەرەوە مریشکی سوورەوە کراوی تایە ئەڵێ بەخوا قەسەم کە کردیەوە مریشکی سوورەوە کراوە
فەڵێ چونکە 2 ڕۆژ بوو حەزم لە مرشکی سوورەوە کراوە دڵیشم ناهات بە باوکم بڵێم چونکە ئەمزانی فەقیرە سەیریکەن برانی بەڕێز بۆ ئەوەی بزانن ئەمە داواشی نەکردووە خوا بۆی ناردووە هەر وەکو پەنیر و عەسەرەکەی محەممەدی کوڕی من کە دروایە لەبەرەوە نەزانن ئەو ڕیوایەتانە کە بە سەنەدەوە بۆم جەڕانە کە لا ئیمامی ذەهەبی هەناومە یان ئاەتی قورئانن بۆم خوێندنەوە هی پێغەمبەرانە یا لە سەحیحی موسلیمەوە هێنا ئەمانە هەمووی هی بۆ خوا سوڵحانە ئەو کەسەی بۆ خوا ئەسوڵحێ خوای پەروەردگار پێدە